سلام علیکم تابعانی بەڕێز ئێوە شیکاری ڕاهێنانەکانی بابەتی هاوڵکاری پرس بە ڕێزمانی کوردی پۆلی نوێمی بنەڕەتی. ڕاهێنانی یەکەم دەڵێ پێیوی چۆن لە دوو ڕستەدا بەکار بهێنا بە مەرجێک جارێک هاوڵکاری پرس بێت و جارێک هاوڵناوی پرس بێتن. ئەمە گوتمان چۆن هەم تە هاوڵناوی پرس هەم تە هاوڵکاری پرس. ئێستا دەبێت لە دوو ڕستێک بەکار بهێنا، جارێک هاوڵکاری پرس بێت جارێک هاوڵناوی پرس بێت. ڕستە یەکەم وەکو هاوڵکاری پرس بەکاری بهێنین دەڵێن چۆن هاتی بۆ هەولێر، چۆن هاتی. ئەو چۆنە وەسفی هاتیەکەی دەکات. باشە مادەم وەسفی هاتی کردیە هاتیش کارە کەواتە چۆن بریتێ لە هاوڵکاری پرس. ڕستەشتێکە وەکو هاوڵناوی پرس بەکاربهێنین دەڵێن هەولێر شارێکی چۆنە. ئەوە چۆن وەسفی چی کردێت؟ چۆن شارێکی چۆن وەسفی ناوی شاری کردووە. هەرو شتێک وەسفی ناوی کرد ئەو شێ دەبیتە هاوڵناو. ئەلێرژە پرس بەکارێتەوە چۆن دەبتە هاوڵناوی پرس. باشە ئەوە ڕاهێنانی یەکەم. ڕاهێنانی دووهەم جیاوازی چیە لە نێوان هاوڵکاری پرس و جێناوی پرس و هاوڵناوی پرس؟ دێن پێناسەکان جیاوازیە هەروەها لەگەڵ ئەرکەکانیان. جێناوی پرس دەڵێن لە جێناوێک بەکاردێ هەموو ئەرکەکانی ناو دەبینێت. باشە ئەرکانی ناو بەکار بەرکاردنی هاتاوەکەری کارێکان بۆ هەتا دوایی. گوتمان جێناوی پرس ئەمە لە زیاتی ناوی کەسێک یان شتێک بەکاردێتن بۆ ئەرکی ناوەکەش وەردەگرێتن. ئەوە دەربارەی جێناوی پرس. ئەو جارە هاوڵناوی پرس، هاوڵناوی پرس گوتمان وەسفێک ناوێک دەکات و هەر شت دەوێتە دیارخەری ناوەکە یان تەواوکەری کاری ناتەواو. هاوڵکاری پرسیە گوتمان چۆنیەتی ڕوودانی کاری ڕستەکەمان پێ دەڵێت. هەرچی تەنها دەبێتە تەواوکەری کار. باشە هاوڵکاری پرس پێت دەڵێ ئایا کارەکە چەند ڕوویدایە، وەسفی کارەکە لە بۆ دەکاتن، چۆن ڕوویدایە. باشە یاخود کاتی کارەکەت پێ دەرێ یاخود شوێنی کارەکەت پێ دەرێ، ئایا کارەکە لە کوێ ڕوویدایە، شوێنی ڕوودانی کارەکە لە کوێیە، کاتی ڕوودانی کارەکە کەی بووە. ئەو شانەی کە وەسفی کاریان دەکرد پێیان دەوترا هاوڵکاری پرس. باشە وتمان ئەرشی تەنها تەواوکەری کارە. دوو ڕستە بهێنەوە هاوڵکاری پرسی تێدا بێت. وتمان هاوڵکارە پرسەکان زۆرن، ئەمە تەنها هاوڵکاری پرسی کەینێ لەکوێوە بەکارهێنرا. دەڵێن کەینێ نووسە دابەشکرا، کەینێ هاوڵکاری پرسە بۆ پرسین لە کات بەکارهاتووە. نمونەشی دیکە لەکوێ هاوڵکاری پرسە بۆ پرسین لە شوێن. دەڵێن لەکوێ خەڵاتەکە دابەشکرا، لەکوێ هاوڵکاری پرسە بۆ پرسین لە شوێنی ڕوودانی کار بەکارهاتووە. ڕاهێنانی سێهەم وەڵامی ڕاست هەڵبژێرە کەی لە هەموو ڕستەیەکدا هاوڵکاری پرسە لە هەر شوێنێک. هاوڵکاری پرسی کەی دیت ڕاست برێ ئەوە هاوڵکاری پرسە بۆ پرسین لە کات بەکاربێ. خاڵی دووهەم کەینێ زەنگی یەکەم لێ دەدات. وشەی کەینێ چییە؟ کەینێ وە هاوڵکاری پرسە. خاڵی سێهەم کیهان کێچ خوشکاتەیە. کێهان کرد. ئەوە کێهان وەسفی چی کردێ؟ وەسفی کسی کردیە. یەککەوسەر دەبیتە هاوڵناوی پرس، نابێت بە هاوڵکاری پرس. لێرەدا بە حاڵەت دیاریکراوە دەبێت دوای ئینشاڵڵا چاشێنینەوە. خاڵی چوارەم تۆ پۆلی چەندەمیت؟ تۆ پۆلی چەندەمیت؟ چەندەم چییە؟ پۆلی چەندەم وەسفی ناوی کردووە، چەندەم دەبیتە هاوڵناوی پرس. خاڵی پێنجەم هاوینان لەکوێ دەخەون؟ لەکوێ چییە؟ لەکوێ هاوڵکاری پرسە، هاوڵناوی پرس نییە. خاڵی شەشەم منداڵەکە چەند نووست؟ وشەی چەند نووست وەسفی نووستنەکەی دەکات، داوای نووستنەکەی دەکات، کەواتە وەسفی کاری کرد دەبتە هاوڵکاری پرس. لێرەدا هاتینە کۆتایی شیکاری ڕاهێنانەکانی بابەتی هاوڵکاری پرس. تا ڕیکۆردێکی تر و وانەیەکی تر هەر شاد و سەرفرازمەن. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.